مەیدانی ئاژەڵانی قەزای حەجیاوایە سەرڕای کاریگەری قەیرانی دارایی هەرێم لەسەر هاوڵاتیان، بەڵام هێشتا خەڵکانێک هەن خراپی دۆخی گوزەرانی کەسانێکی دیکە لێک دەدەنەوە و دەست دەکەن بە گیفانیاندا بۆ ئەنجامدانی قوربانیکردن. فرۆشیاران و ئاژەڵداران باس لەوە دەکەن ئەمساڵ هاوڵاتیەکی زۆر سەردانیان دەکەن و بۆ کڕینی ئاژەڵ بە مەبەستی قوربانیکردن لە جەژندا. بەڵام بەرزی نرخی ئالیک وای کردووە نرخی ئاژەڵەکان بەرز ببنەوە. ئێرە مەیدانی عاجیاوایە، مەیدانێکی باشە، خەڵک زۆر ڕووی تێدەکا، قەڵەباڵغا ئەو ساڵ قوربانی زۆر دەکرێ، خەڵک زۆر قوربانی دەکا، باشترە، زۆریش باشترە. بەس سعرەکە تۆزێک بەرزە، هۆی ئالیکەکەشە، ئالیک زۆر گرانە ئەو ساڵ. هەموو ساڵێک ئەلحەمدولیلا هەرچەند وەزع خراپ بوو بێت، هەرچەندە وەکو دەڵێن باری دارایی خراپ بوو بێت، ئەلحەمدولیلا کۆمەڵە کەسانێک هەن کەوا دەست دەکەنە گیرفانیان و لەو جەژنە پیرۆزەدا خەڵکانی فەقیریان لە یادا. هەرچەندە ساڵانی ڕابردووش کە وەزع تا ڕادەیەکی باش خراپ بووە، بەڵام خەڵکانێک هەر هەبوون هیت هاتوونە پێش و بە گوێرەی توانای خۆیان قوربانیان ئەنجام داوە، چونکە خێرەکە خێرێکی زۆر گەورەیە. کۆمەڵە خەڵکێکی زۆر فەقیر و کەم دەست لەو یادەدا ماڵەکانیان ئاوەدان دەبێتەوە بە چەند کیلۆ گۆشتێک لە گۆشتی قوربانی. مامۆستایانی ئاینی باز لە گەورەی سونەتی قوربانیکردن دەکەن و دەشڵێن هاوکاریکردن و دڵخۆشکردنی هەژاران خێرێکی نەبراوەیە. هەڵبەتە قوربانی ئەجر و پاداشێکی یەکجار گەورەی هەیە لە لای خوای تەعالا، لەبەر ئەوەی زیندووکردنەوەی سونەتی ئیبراهیم پێغەمبەرە صلی الله عليه وسلم کە خوای تەعالا فەرمانی پێکرد کوڕەکەی سەر ببڕێ، لە مقابلی ئەوەدا خوای تەعالا حیوانێکی بۆ نارد و سەری بڕی. جا کەسێک قوربانی دەکا ئەم سونەت و ڕێبازە زیندوو دەکاتەوە تعبیر و گزارشتە لە تەزحیە و فیداکاری لە پێناو خوا، یعنی خوا من کە ئەو حیوانی پێشچێش دەکەم بە تۆ ئامادەی تەزحیە و فیداکاری و قوربانیدانم هەیە لە پێناو تۆدا. پاشان بە گەورە ڕاگرتنی دروشمەکانی ئیسلامە، ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب. خوا دەفەرمێ هەر کەسێک دروشمەکانی ئیسلام تەعزیم کا و بە گەورەیان ڕابگرێ، نیشانەی ئەوە ئینسانێکی بە تەقوای و دیندار و مسلمانە. ساڵانە کە نزیک دەبینەوە لە جەژنی قوربان، مەیدانی حاجیاوا جمەی دێ لەو هاوڵاتیانەی کە بە مەبەستی کڕینی ئاژەڵ و قوربانیکردن سەردانی دەکەن. قوربانیکردن یەکێکە لە نەریتەکان و سونەتێکی پەیڕەوانی ئاینی ئیسلامە. ساڵانە مسلمانان جێبەجێی دەکەن و هەژاران سودمەندی سەرەکی ئەم پرۆسەیە دەبن و لەو ڕێگەیەوە هاوکاری دەکرێن. ئەمیر حەسەن، دەستگای میدیایی وێزگا، قەزای حاجیاوا.